خولوسی ئاکار لە ڕێگەی وتەکانیەوە دەیەوێت چی بە کوردەکان بڵێت و کوردەکانیش بۆچی بێدەنگن. هەرێمی کوردستان بۆتە شوێنی جوڵە سەربازی و هەواڵگریەکانی تورکیا و بەرپرسانیش نکوڵی لە بوونی وەها ناوێک دەکەن لەسەر نەخشەی جیهان. حکوومەتی هەرێم کە دۆست و هاوبەشێکی بازرگانی تورکیایە تا ئێستا بێدەنگە لەو هەڵوێستە و هیچی لەبارەوە نەوتووە. بۆ چەندەهەمین جار وەک هەمیشە وەزیری بەرگری تورکیا نکوڵی لە بوونی خاکێک دەکات بە ناوی کوردستانەوە. کوردستانێک کە کراوە بە 4 پارچەوە و هەریەکەیان لە سنووری وڵاتێکدایە. بەڵام ئاکار دەڵێت لە هیچ شوێنێک خاکێک نییە ناوی کوردستان بێت. ئەم قسەی وەزیری بەرگری تورکیا لە کۆبوونەوەیەکی لەگەڵ لیژنەیەکی پەرلەمانی وڵاتەکەی دەنگدانەوەیەکی توندی نێوخۆیی و پەرلەمانی بە دوای خۆی داهێنا. بەڵام لای بەرپرسانی هەرێم هیچی لەسەر نەوترا. کاتێک یەکێک لە پەرلەمانتارانی هەدەپە بە خولوسی ئاکار دەڵێت کۆمەڵکوژی و بەکارهێنانی چەکی کیمیایی لە نێو خاکی کوردستان ڕابگرن. ئاکار وەک ئەوەی دەستت بۆ یەکێک لە پیرۆزیەکانی بردبێت گڕ دەگرێت و بە تۆنێکی توندەوە دەڵێت لە هیچ کوێیەکی ئەم سەرزەمینە شتێک نییە بە ناوی کوردستانەوە. پەرلەمانتارێکی تریش دەڵێت لە عێراقیش خولوسی ئاکار لە وەڵامدا دوای بێدەنگیەکی پڕلەقین دەڵێت بەڵێ لە عێراقیش. ئەم قسەی وەزیری بەرگری تورکیا هێرشێکی توندە بۆ سەر تەواوی کوردستان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی. چونکە خودی ئاکار لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین جار هاتوتە نێو خاکی کوردستان و یەکە سەربازیەکانی وڵاتەکەی بەسەر کردوتەوە و لەگەڵ بەرپرسانی سیاسی و سەربازی هەرێم باسی هەڵمەت و ئۆپەراسیۆنەکانی کردووە لە نێو خاکی هەرێمی کوردستاندا. حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی ڕێکەوتنێکی سیاسی و سەربازی ئابووری درێژخایەنە لەگەڵ ئەو دەوڵەتەی کە خولوسی ئاکار لێی وەزیرە و ئێستا نکوڵی لە بوونی کوردستان دەکات. ئەوەی جێی سەرنجە لە پاش ئەو لێدوانە توندەی خولوسی ئاکار تا ئێستا هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێم و هیچ کام لە 2 حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم بە تەنها وشەیەکیش نەیانتوانیوە وەڵامی بدەنەوە و بڵێن ئێرە ئەو خاکەیە کە تۆ پێت وایە لەسەر نەخشە بوونی نییە. نەیانتوانیوە پێی بڵێن کوردستان ئەو شوێنەیە کە ڕۆژانە سەدان هەزار بەرمیل نەوت ڕەوانەی بۆریەکانتان دەکات و ئێوەش دەیکەنە سەرچاوەیەکی زۆری داهاتی وڵاتەکەتان. نەیانتوانیوە بڵێن کوردستان لایەنێکی ئەو ڕێکەوتنە 50 ساڵەیە کە ئێوەی کردووە بەسەردەستە و ئێمەشی کردووەتە ژێردەستەی ئابووری. نەیانتوانیوە بڵێن جەنابی وەزیر کوردستان ئەو شوێنەیە کە سەربازەکانت بە درێژایی و قوڵایی چەند سەد کیلۆمەترێک لەشکرکێشیان کردووە و ژیانیان لە دانیشتوانەکەی تاڵ کردووە. ئەوان تا ئێستاش نەیانتوانیوە پێی بڵێن کوردستان ئەو خاکەیە کە ئێمەی تێدا دەژین و ساڵانە بەخۆمان و ماڵ و منداڵمانەوە دێینە وڵاتەکەتان و پارەیەکی زۆر دەکەینە گیرفانی ئێوەوە و بە ناوی گەشتەوە کوچە بە کوچەی وڵاتەکەتان تێی دەکەین. نەیانتوانیوە پێی بڵێن قوربان ئێرە ئەو خاکەیە کە سەدان کۆمپانیا و هەزاران بازرگان و دەیان تیمی هەواڵگریتان تێیدا بڵاو کردوتەوە و ئێستاش دەڵێن نازانن کوردستان کوێیە. ناوە بەرپرسانی دەوڵەتی تورکیا ئەو جۆرە لێدوانانە فڕێ دەدەنە میدیاکانەوە و کەسیش نییە پێیان بڵێت ستۆپ. ئەوان جارێک بە کەرکووک دەڵێن شارێکی تورکیە و جارێکیش دەڵێن دەبێت مووسڵ بخرێتەوە سەر نەخشەی دەوڵەتەکەیان. جارێکی تریش دەڵێن بۆ هەر بستە خاکێک لە هەرێمی باکووری عێراق بمانەوێت هەنگاو دەنین و کەسیش نییە بڵێ قوربان ئێمە لێرەین کە دۆستی خۆتانین. لە ساڵانی ڕابردوودا ئەوە سەلماوە کە حکوومەتی هەرێم و هەردوو حیزبی دەسەڵاتدار سڵیان نەکردوتەوە لەوەی سزای هەر کەسێک بدەن کە بە جۆرێک باسییان بکات کە قبوڵیان نەبێت و بزانن دەبێتە مەترسی بۆ سەر بەرژەوەندەکانیان. وتەبێژ و بەرپرس و وەزیر و کاربەدەست کەوتونەتە وەڵامدانەوە و دەرکردنی بەیاننامە لەسەری. بەڵام ئێستا کورد وتەنی هەموو خۆیان لێ کردوتە کە ڕێی شەربەت و بە تەنها وشەیەکیش وەڵامیان نییە بۆ ئەو لێدوانەی وەزیری بەرگری تورکیا. ئێستا هەمووان خۆیان بە خاوەنی نیشتیمانێک دەزانن کە هاوڵاتیەکانی سەری خۆیان هەڵگرتووە و جێی دەهێڵن. بەڵام کەسیان خۆی ناکات بە خاوەنی هەمان ئەو نیشتیمانەی کە دۆستەکانیان دانی پێدان نانێن و بۆ ئەوەی دڵیان نەڕەنجێت کەسیان زمانی هەڵنایەت قسەیەک بکات.